ئەمشە ماڵی بەڕێز هونەرمەند یەدوڵڵای محەممەدیە ئێمە هاتوێنێتە خزمەتی ئایا هیچ هونەرمەندێک لە هیچ شارێک لە هیچ وڵاتێک ئالم خانۆ لەم جێگاژی بەنا یەدوڵڵای محەممەدیم ناخۆش بووم ناسا بووم حاجی نەیزانیم وە ئەبا با سەرێ زووتر سەری لێمان بدایە بەڵام تەشریف یاودە گەورەمانی کردە خوای لێ ڕەزا بێ ئینشاءڵڵا ئەرزە کرد حاجی جان من زۆر کەس قەول و وعدی داوە بەڵام من وعدی پەروەردگار و وعدی خۆش و ئیدی ما کەرەمی کورداویتی خۆ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە هەرچی لە دەست ئێمە بۆ ساغەت ماژویژی یا پشت بەخوا ئینشاءڵڵا محمد ساڵای ساڵ لەگەڵ زەحمەتی کێشاوە ئیستا ئەمە مودەتە دەستەکە دایگەندێ بێشارم نەخواستم لەماڵە واقعا داکە فێر ناتوانێت ئاشا بێتە دەرەوە احتیاجی بە کۆمەکە بە پارەیەکی بتوانێت واقعا ژیانی بەسەرا لێ لەزر سەتکەی کردووە سەتکەی مەغزی کردووە ئەگەر بتوانن کۆمەکی بکەن گەورەترین نەعمەتە بۆ ئینسانە واقعا یارمەتی بەن بتوان بێتەوە عەرسەی هونەر بتوانێت خەمەت کات بە مردم من ساڵهای ساڵیشە ڕەفیقم بووە هەر مناوی و بەیەکیشم بوو حەزەکەم واقعا ئینسانە بێتەوە ناو عەرسەی هونەر چۆن دەنگی زۆر زۆر خۆش و عالیشیست بتوان کۆمەکی بکەن